قسەت بەرز ئەمە ساوە من دوو نەفەرم کوشتۆ بە حادیسە 4 مانگەوێ بە ڕۆژ بی ئەرە وەڵات 4 مانگ ئەگەر دوو کەست کوشت بێت 4 مانگە بێ بە ڕۆژوو بیت بەڵام 4 مانگەکە هەر 4 بەسەریەکەەوە بە ڕۆژوو نابی جارێ بۆ هیچێکیان دوو مانگ لە سەریەکە بە ڕۆژوو بە ڕێستێ بدە بە خۆت دوو مانگ تقریبا ڕێستێ بدە بە خۆت بۆی وزەت بۆ بگەڕێتەوە دوایی دەست پێ بکەرەوە بۆ دوو مانگەکەی تریش دەست و خۆش وڵاتم زام ناوپڕی تێکەوەیان نانە قوربانگیان ئەتوانی خوای گەورە لێت خۆش بێ یا ڕەبی خوای گەورە بۆ وانشی قەرەبوو بکاتەوە بۆ جەنابشتی قەرەبوو بکاتەوە یا ڕەبی وڵای مامۆستا من 2 دەفتەرماوە 3 ساڵ لە سژن نابووم لا حول ولا قوة إلا بالله بەئەن قەستیش نەبووە گۆرە نەبەخوا خوای گەورە بۆتی قەرەبوو بکاتەوە قوربان بۆ وانیشی قەرەبوو بکاتەوە خوای گەورە سەبووری کە سوکاری بە باشتر بۆیان قەرەبوو بکاتەوە ئەوانش بە شەهید قبوڵ بکە و خوای گەورە لیان خۆش بێ یا رب العالمین آمین انشاءالله آمین انشاءالله خوا هاوکارت بێ برا دەست و خۆش مامۆستا سۆرانگیان ئازێتمای بەنگام من لە خزمەتتدام سەرچاوم خوا لەگەڵ ماڵا بخوا حافیز لەگەڵ بێ خوا حەفیز بێ